نەخۆشی دەرونی واتە بوونی گرفتێک یان شێواویەک لە بیرکردنەوە لە مەزاج لە ڕەفتارەکانی کەسێکدا کە بە شێوەیەکە کاتێکی زۆر ئەخایەنێت و لە هەمان کاتا کاریگەری ئەبێت لەسەر بەڕێوەبردننی ژیانی خۆی و پەیوەندی کۆمەڵایەتیەکانی و ئیش و کارەکانی. یەکشت هەیە بەباشی ئەمەوێ باسی بکەم و خەڵک لێی ئاگادار بکەمەوە وەکو چۆن کەسێک تووشی نەخۆشی شەکرە ئەبێ، وەکو چۆن کەسێک ئێسکێکی ئەشکێت، وەکو چۆن کەسێک گرفتێکی لە گەدەی هەیە، لە ڕیخۆڵەکانی هەیە، گرفتێکی لە پێستی هەیە، گرفتێکی جوانکاری هەیە. نەخۆشی دەرونیش بە هەمان شێوە نەخۆشی ڕاستەقینەن خەڵکی تووشیان ئەبێ کە کۆمەڵێک نەخۆشی جیاوازن لە شێوازی کارکردنی مێشکی ئەو کەسەدا دەرئەکەوێت. بۆیە گرنگە هەر کەسێک ڕەفتارەکانی نائاساییە بێت، مەزاجی بەرز و نزمە بێ یا زۆر تێک ئەچێ، بیرکردنەوەکانی ئەشڵەژێت یا هەموو نیشانەی جیاوازی هەیە لە هەر یەکێ لەم بەشانەیە، پێویستە گرنگە ئەگەر خۆی هەست بە خۆی ئەکا، ئەگەر خۆی هەست بە خۆی ناکا خێزانەکەی بیبن بۆ لای پزیشکی بسپۆڕی نەخۆشیە دەرونیەکان و چارەسەری پێویست وەربگرێت. نەخۆشی دەرونی وەکو نەخۆشی جەستەیی کۆمەڵێک هۆکاری جیاوازی هەیە. لێرەدا هۆکارەکان ئەکرێ بڵین بۆ ماوەی، بەڵام بۆ ماوەی بۆ شێوەیە نییە دایکەکە یا واکەکە هەمان نەخۆشی هەیە مناڵەکەش هەمان نەخۆشی ئەگرێ. نا، ئەمە تۆزێ حاڵەتەکە تۆزێک ئاڵۆزتر و تێک ئاڵاوترە لە حاڵەتە دەرونیەکاندا. بۆ ماوەی لەوانەیە لە ئەو کەسە لە خێزانەکەی لە کەسێکی دوور لە باپیر لە باوانەوە جۆرێک لە جۆرەکانی نەخۆشی دەرونی هەبێت کە بێتە هۆی دەرکەوتنی هەمان نەخۆشی یان نەخۆشیێکی نزیک لەوە لە نەوەکاندا. بەڵام تەنها هۆکاری بۆ ماوەی کاریگەر نییە. تێکچوونی کۆمەلگا، گرفتە کۆمەلگایەکان، گرفتەکانی سەردەم، گرفتە دەرونیەکان، گرفتە کۆمەڵایەتیەکان، گرفتە ئابوووریەکان، هەموو ئەمانە هۆکارن واتە زەختی نەفسی فشاری دەرونی هۆکارە بۆ دەرکەوتنی هەندێک نەخۆشی دەرونی. ئەمە لە چی ئەسلمێنرێت؟ بۆ نمونە نەخۆشی ئۆتیزم نەخۆشیێک بووە کە ڕێژێکی زۆر کەمی هەبوو، بەڵام لەم سەردەمەیە هەنێک لێکۆڵینەوە پێمان ئەڵەیە کە لە 50 مناڵێک مناڵ لەوانەیە ئۆتیزمی هەبێت، هەنێک لێکۆڵینەوەڵێن نا لە 100 مناڵێک ئۆتیزمی هەبێت. نەخۆشیەکانی دڵە ڕاوکێ کە بەردەوام دڵە ڕاوکێ بە درێژایی مێژوو هەبووە. ئێمە هەمومان وەکو مرۆڤی ئاسایی هەست بە دڵە ڕاوکێکین، بەڵام لەم سەردەمەیە دڵە ڕاوکێ وەکو نەخۆشی لە سایە 20 خەڵک واتە لە 5 کەس یەکێک نەخۆشی دڵە ڕاوکێ هەیە. نەخۆشی خەمۆکی ئێستا بەربڵاوترین نەخۆشیە لە چاو هەموو نەخۆشە دەرونیەکان و هەموو نەخۆشیە جەستەییەکانە لە هەموو جیهانە. واتە گۆڕانکاریەکان، تەکنەلۆژیا، دوورکەوتنەوە لە سروشت، ژیانێکی تا ڕادەیەک سێدنتەری واتە کە دانیشتنی زۆری تایە کە جوڵە کەم بۆتەوە، کە تێکەڵاوبوون بە سروشت و ژیانی سروشتی کەم بۆتەوە، تەنهایی، ئەو تەنهاییە زۆرەی کە هەمومان پێوەی ئەناڵێنین بەهۆی تەکنەلۆژیاوە، بەهۆی ئیشی زۆرەوە، بەهۆی بەکارهێنانی سمارتفۆنەوە، هەموو ئەمانە هۆکارن بۆ دروستبوون و زیاتربوونی نەخۆشیە دەرونیەکان. ئێمە هەردوو تێڕوانینە جیاوازەکەمان هەیە لە ئێستاە بۆ نەخۆشیە دەرونیەکان. خەڵکمان هەیە زۆر کراوەیە، خێزانێکی زۆر کراون، گرفتێکی بچکۆلە، کاڵم گرفتێکی بچکۆلە واتە نەگەیشتۆ بۆی کە بێ بە نەخۆشی یەت بۆ لامان ڕاوێژ ئەکات و داوای چارەسەر ئەکات و هەوڵ ئەیات کێشەکانی حل بکات. بەڵام بەداخەوە هەندێک خێزانمان هەتا ئێستا گرفتە دەرونیەکان لەکەی کۆمەڵایەتی ئەبینن، بە هۆکارێک ئەبینن بۆ دوورکەوتنەوەیان، بۆ نەهاتن بۆ لای پزیشکی پسپۆڕی دەرونی لە جاتی ئەوە ئەچن بۆ لای هەندێک شێخ و مەلا کە بەڕاستی کەسانی دینی لەوانەیە زۆر باشیش نەبن کە بەکاریان ئەهێنن یان هەنێ چارەسەری جیاوازیان بۆ ئەکەن، یان ئەڕۆن بۆ لای پزیشکی پسپۆڕیەکانی تر و بە دەوری شوێنی ترە ئەخولێنەوانێت نایەن بۆ لای پزیشکی پسپۆڕی دەرونی چارەسەری خۆیان وەرگرن. یان گرفتێکی ترمان هەیە کە هیچ گرفتی ئیدمانە، گرفتی ئالوودەبوونە کە کەسەکە لەوانەیە خۆی بە هەوڵی خۆی چارەسەرکە بەوەی کە مادەی کحۆلی زۆر بەکارهێنێ یا مادەی تر بەکارهێنێ تووشی ئالوودەبوون بووە، بەڵام نایە چارەسەر وەربگرێ. ئەمانە هەمووی لەکەی کۆمەڵایەتیە. هۆکارەکان ئەو هەڵە تێگەیشتنانەیە، ئەو هەڵانەیە کە دەربارەی نەخۆشیە دەرونیەکان هەیە، دەربارەی ئالوودەبوون هەیە، دەربارەی گرفتی مناڵان هەیە کە خەڵکانێک هەن لەم شتانە تێناگەن و ئەیانێ بەڕێگەی تر چارەسەری بکەن. هەر نەخۆشیەک تەمەنێکی دیاریکراوی خۆی هەیە. بۆ نمونە نەخۆشی ئۆتیزم لە مناڵانە یان نەخۆشی ئەوانەی کە فرەجوڵی و کەمی تەرکیزیان هەیە زۆربەی کات پێش تەمەنی 3 ساڵ یا لە تەمەنی 3 ساڵ بۆ 7 ساڵە دیاری ئەکرێن، دەستنیشان ئەکرێن. نەخۆش ئەو گرفتانەی کە بیرکۆڵیان هەیە لە مناڵیەوە دەست نیشان ئەکرێن. بەڵام هەندێک نەخۆشی هەیە لەگەڵ تەمەنی
هەرزەکاریە دەرەکەوێت بۆ نەدڵە ڕاوکیەکان بۆ نمونە خەمۆکی لە تەمەنی هەرزەکاری و شەرط نییە هەموو کەسێک لە تەمەنی هەرزەکاری و بیگرێ بەڵام بەشێکی زۆریان لەوانێت تەمەنی هەرزەکاری و دەرکەوێت هەندێک نەخۆشی تر وەکو نەخۆشی شیزۆفرینیا نەخۆشیە زوهانیەکان لە بەرەوتەمەنی باڵغبوون کە ئەچێت لە تەمەنی 17 ساڵ و 20 ساڵ و ئەوانەوە لەوانەیە دەرکەوێت هەندێک جار نەخۆشیەکان تەمەنی 30 ساڵە دەرەکەون هەندێک جار لە تەمەنی لە دوای 40 ساڵ و هەندێک نەخۆشی دەرەکەوێت هەندێک نەخۆشی وەکو بیرچوونەوە دیمێنشیا ئەوە لە خەڵکێکی بەتەمەنە لەوانەیە دەرکەوێت هەندێک خەڵک هەن کە هێشتا نەچنوتە تەمەنێکی زۆرەوە بەهۆی هەندێک هۆکاری جیاوازی تر لەوانەیە زووترتیانە دەرکەوێت وەکو ڕێگەی هەڵسەنگاندن ئێمە لە ڕاستیە زانستی ئێمە زانستی دەرونی ژنانیش و پیاوانیش بە هەمان ڕێگە هەڵسەنگاندن ئەکاتە حەدێکی زۆر بەڵام بەشێکی زۆر لە نەخۆشیەکان وەکو نەخۆشیە دڵەڕاوکیەکان کە دڵەڕاوکیە جۆری زۆرە لەگەڵ نەخۆشیە خەمۆکیەکان و مەزاجیەکان لە ژنانە دوو ئەوەندەی پیاوانە لە ژنانە زۆرترە لە چاو پیاوان بەڵام هەندێک نەخۆشی تر وەکو سکیزۆفرینیای نەخۆشیە زوهانیەکان تا حەدێکی کەم لە پیاوانە زۆرترە وەک لە چاو ژنانە بەڵام ئەو نەخۆشانەی کە زۆر بڵاون دڵەڕاوکیەکانە خەمۆکیەکانە کە کاری بێلەسەر بکرێت وەکو جەنابەت فەرموود گرفتی ئابووری گرفتی کۆمەڵایەتی گرفتی دەرونی گرفتی خێزانی هۆکارن بۆی کە زیاتر ئەم نەخۆشیانە لەوانەیە تا ئێستا زانستەوەی پیشانناوە لە ژنانە زۆرتر بێ و هەندێک نەخۆشی هەیە تایبەتە بەژن وەکو ئەو خەمۆکی و دڵەڕاوکیانەی لە کاتی دووگیانبوونە تووشیان ئەبێت یان لە کاتی دوای مناڵبوونە لە کاتی زیستانیە هەندێک لە ژنان تووشی خەمۆکی دوای مناڵبوونە بن یا حقت تووشی حاڵەتی زوهانی دوای مناڵبوون ئەبن و مەش پێویستی بە چارەسەری تایبەت هەیە بۆ هەر تاکێک کە تووشی نەخۆشیێکی دەرونی بووە ڕێگریەکان ئەگەر هەبێت نەبوونی پاڵپشتی پێویستە لەلایەن خێزانەوە نەبوونی چانسی پێویستە بۆی ئەو کەسە تێکەڵ بە کۆمەلگا بێتەوە چونکە ئێمە سەردەمێکە ئەژین خەڵکی بێ کێشەیە کاڵم بەبێک واتە بەبێ کێشەی دەرونی بەبێ کێشەی جەستەیی لەوانەیە بە ئاسانی کاریان دەست نەکەوێت و ژیانێکی مستەقیریان دەست نەکەوێت لەبەرەوە ئەوانەی کە نەخۆشیان هەیە لەوانەیە ئیشەکانیان لە دەست بن لەوانەیە نەتوان کارەکانیان بەڕێکوپێکی وەک جاران بکەن لەوانەیە نەتوان تێکەڵاو بوونە کۆمەڵاتیەکانیان وەکو جاران بکەن بۆیە پێویستیان بە یارمەتی هەیە پێویستیان بە پاڵپشتی هەیە کە زۆر جار ئێمە تیمۆرگ بەکارێنواتە گروپێک کارکردن بە گروپ بە کۆمەڵ لەگەڵێنەوەتە تەنها پزیشکی پسپۆڕی دەرونی نییە چارەسەرکاری دەرونیە چارەسەرکاری خێزانیە جاری وایە چارەسەرکاری ئیشە بۆی کە ئیش و کاریان بۆ بدۆزێتەوە چارەسەرکاری کۆمەڵایەتیە کە ئەبێ بە تیمێکی وا بتوانین کار بکەین بۆ ئەوەی کە نەخۆشیێک لە دوای نەخۆشیێکی دیاریکراوە تێکەڵاو بە کۆمەلگا بێتەوە و ژیانی تاڕادێک ئاسایی بۆ دروست بێتەوە ئامۆژگاریم لێرەیە ڕووی دەمم لە خێزانەکانە کە نەترسن کە کەس تاکێکیان ئەبینن ئەگۆڕێت لە ڕووی ڕەفتارەوە ئەگۆڕێت لە ڕووی مەزاجەوە ئەگۆڕێت لە ڕووی بیر و بۆچوونەکانیەوانێ و لەوانێ هەر هەمووی ئەمانەشی هەبێ کە ئەڵێم نەترسن واتە زوو هەوڵ بن بیهێن بۆ لای پزیشکی پسپۆڕی دەرونی ئەوەی کە هەندێک خێزان ئەیکابەوەی کە وەکوتم چەند دکتۆرێکی جیاوازی ئەگەڕێنەیە ئەیبا بۆ لای چەند چارەسەرکارێکی خۆماڵی کە بەتەمای ئەوەی کە شتێکی جیاوازی لێ دەستکەوێت لە کۆتاییە هەر ئەبێ بێنەوە بۆ لای پزیشکی پسپۆڕی دەرونی هەر ئەبێ ئێمە چارەسەری ئەم حاڵەتانە بکەین و هەندێک نەخۆشی هەیە کاتێکی کەمی ئەوێ بۆ چارەسەر هەندێک نەخۆشی هەیە ئەبێ بە درێژخایەن بەڵام زۆر نەخۆشی تری جەستەییش هەیە کە درێژخایەنە و پێویستی بە یارمەتی و کاری بەردەوام هەیە لەبەر ئەوە هەتا زووتر ئێمە چارەسەر وەربگرین گرفتەکان کێشەکان کەمتر ئەبێتەوە یارمەتیدانەکانمان باشتر ئەبێت ژنان لە پیاوان زیاتر تووشی نەخۆشیە خەمۆکیەکان و دڵەڕاوکیەکان ئەبن لەبەرەوە گرنگە داوای یارمەتی بکەیت داوای یارمەتیکردن واتە قووەتە ئێمە ئەگەر دانیشین بە ئازارەکانمە بناڵێنین قووەت نییە قوت ئەوەیە کاتێککە من ئازارم هەیە ناڕەحەتیم هەیە دڵتەنگیم هەیە بێتاقەتیم هەیە داوای یارمەتی بکەم بۆیە ئازابن داوای یارمەتی بکەن بەتایبەت لەو کاتانەیە کە دووگیانن لەو کاتانەیە کە مناڵ دوای مناڵبوونە یان هەر کاتێکی ترە بەر قۆناغێکی تری ژیانەتی ئەپەڕن ئازابن داوای یارمەتی بکەن